ئاسخان تۆ بخێراتی سپاس. خێراتی گەلە کەیف خۆش بووین تو هاتیە ڕوانگە پۆدکاستی ڕوانگە ئەvە گەنجینێ و توژی گەنجی بخێراتی وڵی قسووری مەعفو کە بادینی من چ باش نییە ناتوان باخفم وی کەمەوە بە سۆرانی بەخێر بێ ئاخوا وازاتان چۆنە باشن هەر بەخێر بێن باش ئاسخان جەناب بخۆ ئافرەتی ئافرەتێک بووی خۆ پێگەیاندووە و هاتێتە دنیای دەرەوە ئێستا قسە بۆ خەڵکەکەی ئەمەوێ بچینە ئەو بارانەوە کە باسی کارسازی ئەکرێ بە تایبەتی بۆ ئافرەتان و بۆ پیاوانیشت و چکە گشتگیر جەنابێ بابەتەکان باسەکەی ئافرەتان ئێستا دوو جۆرن جۆریان یانەوە تا لە ماڵەوە بە خێوکەرن ئەوە عیبیانێ دانیشتون سەریان نەشەوین بەشی کەشیان هاتوونەتە دەرەوە یانێ خۆیان پێ بگەێنن بەڵام جارجار بەلا ڕێدا ئاڕۆن باسی چاڵنج و ئاڵنگاری ئەو بابەتانە ئەکەین کە ئافرەتان دێن ئیشەکان و دوای ئەوەش تووشی چاڵنج و ئاڵنگاریەکە بنەوە بیدات و دوای ئەوژین سەر کارساز و دانانی بزنس و گەنج چۆن ماینسێتێکی باشی خۆی بکات چۆن توانێت بەرنامە ڕێژێک بۆ ژیانی خۆی بکە بەڵام لێەوە دەست پێکەم لەگەڵ جەنابێ تۆ چۆن ئافرەت چۆن خۆی پەرە پێ بدا ئافرەت چۆن خۆی پەرە پێ بدا بەعامی بە گشتی ئۆکەی ئەگەر بڵێمە شتە ئاسانە ئەکی دەمە هەمومان ئەزانینە شتە هیچ ئاسان نییە بە پێی ئەو ناڵێم قیود بەڵام هەنجرە هەندێک ئەوە دایناوە کۆمەلگا دایناوە بۆ ئافرەت ئەمکو لێڤڵی توانای بۆ داناوە کاتە تۆ ئەو تا ئەو حەدە ئەتوانی ئەو شەبکەی لەوە زیاتر ناتوانانی بەداخەوە بۆ زۆر ئافرەت بڕوایان پێهێناوە تاو ئەڵێن ئێمە هەر ئەوانەمان پێکرێ و زیاترمان پێ ناکریان یانیش ئیشیم ئەوەیە لە هیچ شوێنێک لە هیچ وڵاتێک لە هیچ شریعەتێک ڕۆڵی ئافرەت نەکەم و ئەم ناڵێم کەم و زیادە بەڵام تهدید نەکراوە با بڵێم بە شتێکی معەن یا بەس ماڵ یان بەس دەرەوە یان هەردووکی ئافرەت خۆی حڕە خۆی ئەوێ چی بکە کەواتە مناڵن ئەوانەی کە ئیش ناکەن لە دەرەوە شتێکی غڵەتیان لایە ئەوانەی کە ئیش دەکەن لە دەرەوە نابێ وابن چونکو ئەکیید ڕەخنە لەوانەش دەگرن ڕەخنە لەوانەش دەگرن کەواتە کۆمەڵگە لە کەسیان سەد ڕازی نییە ئەو شتە دەزانین باش لێدە بەپێی ئافرەتەکە خۆی دەیەوێ کامیان بکە بەڵام ئەوەی من دەزانم ئەوەی من تاقیم کردێتەوە خۆم و دەوروبەری خۆم چەندمانەوەی پێمانەکرێ ینی هەرچیان بێ پێکرێ خۆی چی بێ پێکری بیکە خۆی ئافرەتان ئەگەر حاضر بێ بوو ئەو هوشتانەی کە تووشیە بێت دوای ئەوە بەڵێ هەرچیەوێ ئەتوانێت هەرچێکی بێ پێکرێ مسیرە لەسەرەوە ئەوە ئەم جاری وایە سێرەکەی ئافرەتێک دانیشتووە لە ماڵەوە ئێوە قەنەفەکانی ماڵە بگۆڕێ بە مێردەکەی ئەڵێ من قەنەفەکان بگۆڕم مێردەکەڵەوە چیەڵی قەنەفەنەکەی کاتی قەنەفە گۆڕینە ساڵێک نابێ گۆڕیت ژەر مسیرە بێ ئەڵێ زۆر خۆشە داهانیشین لێرە لەسەری پیاوەکەشەڵێ نە شتیوان نییە دوای ماوەیەکی دیسان پێڵێتەوە ئەڵێ من قەنەفەکان بگۆڕم ئێرە زۆر خۆشە بێ ماڵی باوکیە دانیشین لێرە تەمەشای تەلەڤیزیۆنەکەین تۆ سێری یاریەکەی من سێری دراماکەم پیاوەکەی ڕازی نابێ ماوەشکە هەر دیسان ئاوا مسیرە بێ لەسەری کورە ئەخڕڵێ زۆر خۆشە ماڵەکەمان جوانترە بێ ڕێکترە بێ دوایەکسەر پیاوەکە بۆ یەکڕێ کاتە ئافرەتان عینادن لەو شتانی کە بەدەستیێنن ئەگە بیانەوێ بۆ ئەم عینادێ بۆ سەرکەوتن و دایانان کەمتر بەکارێنن قسەیەک هەیە نەک بەس ئافرەت هەموو کەس هەر بە تەبیعەتی خۆی مرۆڤ بە تەبیعەتی خۆی مرۆڤێکی تەمەڵە بەڵێ بە تەبیعەتی خۆی پیا و بێژن بێ کەواتە هەموو جارە حەزیان لە پێڵین ئیزیوەی ڕێگای ئاسان لە ژیان هەموو کەس ئەو جورئەتەی نییە ڕێگایەکی قورس بگرێت چکو هەموو ێزانێ شتی ناخۆشی تووشە بێ کەواتە ئەگەر حازر نەبێت تووشی ئەو هەموو شتە ناخۆشانە بێ ڕێگا ئاسانەکە هەڵە بژێرێت و بۆ خۆی سیف سایت بۆ خۆی ئەڕوە مۆزوعەکە ئەوەش لەسەر هەموو مرۆڤ تەطبیق بێ چونکو تەبیعەتی ئافرەتیش ئێمە وا فێر بووین کە پیا و مەسوولە هەموو شتێکت بۆ بکە زیاتر بەرەو ئەو ڕێگایە ئەڕوا و ئەڵێ من مەجبور نیم زۆر لە دەمی زۆر کەس ئەو شتم گوێ لێ بۆ ئەڵێ من مەجبور نیم خۆم هیلاکەم هەموو شتێک حازر بۆم یە ئەوتە دانیشێ بۆ خۆی دانیشەوە خۆی لە ماڵی خۆیان بە ئیسراحەت دانیشە خۆی تووشی مەشاکلانە ناکات خۆی تووشی مەشاکلانە هیچ ڕێگایەک نییە یان با بڵێن پێشکەوتنێک نییە تو بەتەمای بیکەی بڵێ وەڵاوها ئاسانی ئەکی زۆر باش ئەوە دەبێتە حەدیات یەتە ڕێگات ئەگەر حازر نەوی بۆ تحدیدانە فعلەن میکە ڕاستە ئەو چاڵنج و ئاڵنگاریانی کە هاتوتە بەردەم تۆ چی بووە لە ژیان تا مەسەلەن تۆ ئێستا قسە بۆ خەڵکەکەی ڕایەنەری و ڕایەنانە دەی بە خەڵک ئەو چاڵنج و ئاڵنگارانی کە وەکو ئافرەتێک هاتوتە بەردەم تۆ چی بووە چی نەبووە
هەموو شتێک بووە ڕاستە چی بوات من باسکە بزانین لە خێزانەوە لە کۆمەڵگاوە لە بەڵانسی ژیانی خۆم و شخصی و ژیانی ئیشەوە لە با بڵێن چاودان لە سەحەتی خۆمەوە و زۆر شت هەیە ئەبێت تۆ هەمووی لە پێش چاوت جانێ و بڵێ من چۆن ئەتوانم بەڵانس بەو شتانە هەمویان بەیەکەوە بکەم بەبێ ئەوەی هیچیان زۆر بەخراپی و بڵێن هەڵنەوەشەیان بکەوێ بەڵێ کەواتە لە زۆر ئەوە هەیە با بڵێن پێنگاو هەیە خێزان معارزە هەندە پێنگاو هەیە کۆمەلگاتە قبولی ئەو شتە ناکات چکۆم دەزانین ئێمە دیسان دەگەڕێمەوە دەلێ مرۆڤ بسوورە عامە زۆر ئاسان تەقبولی شتی فەرق و جیاواز ناکە کەواتە چۆن بەرمەجەکراوە بە منداڵی کە شتێکی تری فەرق بینی ئەگەر ئەو شتە ڕاست بێت یان غەڵەت یەکەم دە چیەکە مقاومەیەکەکە هەڵدانێکە کاڵێ من تەقبولی ئەو شتە ناکەم کەواتە کە ئافرەتێک دەرەچێ لە خێزانێک لەوانەیە زۆر ڕانەهات بن شتێکی وایان تێدا بێ کە من با بڵێنەوە گەورەکەی ماڵەکەی خۆمم کەواتە من یەکەم کەسم ڕێگام بڕیوە ئەوانەی دوای من هاتوون بەڵام من ئەو کەسم کە ڕێگاکە زۆر هەمووی دڕک و بیابان بوو من بڕیومە کەواتە من زۆر زەحمەتم بینی بۆی بڵێم کاکە ئەوەی من دەیکەم تەواوە هیچ غەڵەتی تێدا نیە اینجا ئەوانتر بە ئاسانی هاتن چکو ڕێگاکە خۆی کراوە ئەو چاڵنجی کە دێتە بەردەمە لەمە یەکشان وتی خێزان و کللتورە لە دنیا ئیشا چیەتە بەردەمە مەسەڵەن لە دنیا ئیشا زۆرە لە دنیا ئیشا هەر ئەو پیاوانەی کە سەیطڕیان لەسەر عالەمی بزنس و ژیانی بزنس کردووە تەقبلی ئەوە ناکەن ئافرەتێک بێ ڕێک لە مستەوای خۆی لەوانە لە مستەوای خۆشی زیاتر لە علم و معریفەت و شارەزایی لە بزنس ئەو قسەیم زۆر پێوتراوە ئەڵێ یەکەم جار بە بیستومانایان بینیومانە ئافرەت باسی بزنس بکە هەتا هەمجا وتومە بۆ شتێکی خراپە ئەڵێ نا بەڵام سەیرە ڕانە هاتوین ئەوە بینیومانە ئافرەت کە دەریشەچێ لە سوشال میدیایان پەپلیکە بێ باسی ئەو شتانە کە علاقەی بە ئافرەتەوەیە ئەم کومەی کەپ و فاشن و ئەو شتانە بەڵام ئافرەتێک دەربچێ باس دانیشە باسی بزنس و مارکتینگ و کارسازی بکە بۆ مە ئەو شتە زۆر سەیرە سەرنج ڕاکێش بۆ زۆر خەڵک بەڵام زۆر ڕەخنەی خراپیش هاتووە لەسەرەوەیە وچیانە دەدانیشەوە ئیش تۆیە ئەوکەی ئیشی توێ ئەو شتانە هەیە دائیمەن ئینسان ئەوانەی چواردەور سارد دەکەنەوە بەڵام لە کۆتاییمە بۆ خەڵکیش کارەکەین ئەبێ خەڵکی جۆمان لێ بگرێ و خەڵکیش سارد دەکاتەوە ئەوە چێتە بابەتی سەرکردایەتی ئافرەتان جا ئەم پرسیارەکێ لە بۆچی ئافرەتان کەمتر سەرکردایەتیەکەن بابەتەکە چیەوە کەمتر بزنس ئەکەن بۆ نمونەوە بۆتە جێی پرسیار کە تۆ بابەتی باسی بزنسەکەی خەڵکەڵێ ئەوە باسی چیەکە ئافرەت چۆنەوێ باسی بزنسکە هۆکار چیەکە ئافرەتان کەمتر سەرکردایەتیەکەن هەر ئەوەیە گەڕێتەوە بوو ئەو هەموو دژاتەی کە لێ ئەکرێ لەو کۆمەلگا ذکوریە کەوا ڕاهاتووە سەرکردایەتی و ئیشی قورس و گەورە هەمووجار بۆ پیاوە ئەوە قسەیەکی زۆر کۆنە ئەمە هەر دووبارەی دەکەینەوە دەنا ئێستایمە زۆر پێشکەوتوین و کۆمەلگایەکین و ئەوە نازام 10 ساڵە باسی با بڵێن مساواتەکەین و نازام چی بەڵام نازام چۆن بڵێم دیپ ئینساید یعنی لە قوڵایی کۆمەلگاوە هەر ماوە هەریش دەرەچێ ئێمە لەسەر ئەو سەرەوە سەدحیڵێ نەماوە ئەمە یەکسانیمان هەیەشتانە بەڵام ئەو کەسانەی کە ئێستا تەمەنیان 20 و 40 و 50 ساڵە بە مناڵیەوە ڕاهاتون ئەوەنە ئاسانیە تازە بە چەند ساڵێکی باسی مافی مرۆڤ و مساوات بکەیت تەقبولی ئەو شتە بکەن طبعاً وەلەو من دژی کەلیمەی مساواتە مەزان مەوزوع ئێمە ئەوە نییە یەکسانی نا کەلیمەکە گۆڕا عالەمیان بوو بە عەدل کەواتە ئەبێمە عەدالەت بکەین لە بینی پیاوە و ئافرەت کەوات چۆن عەدالەت با بڵێن من ئافرەتم تۆ پیاوی ئێمە لەو منەظمەیە بەیەکەوە لەو ڕێکخراوە بەیەکەوە ئیشەکەین نابێ ئەو هەموو حەق و حقوقی کە بە تۆ بدرێ بزەبت ئەو بە من بدرێ لێرە غەدرم لێکرێ چونکە من وەکو ئافرەت مەسئولیاتێکی ترم هەیە من ماڵ و مناڵم هەیە کەواتە من لە ڕێکخراوێکی سویسری ئیشم کرد 2 ساڵ هەندێک تعلیماتی زۆر جوانیان هەبوو کە ئەوان عەدلیان هیناوە پێشنەک مساوات یەکێک لەو ڕۆڵانە چی بوو ئافرەت ڕۆژێکی ئیجازەی زیاتر بوو لە پیاو لە مانگێکە ئافرەت ئەوەی کە بە بڵێ مناڵێکی شیری هەبوایە لە جیاتی 1 سەعات ئیسراحەی ناخواردنی وەرەگرت 2 سەعاتی وەرەگرت بۆی سەعاتێک بڕاتەوە ماڵەوە شیر بە مناڵەکەی کەواتە ئەو پێڵێن عەدل ئەو شتە چەند ئەیبینی لە دەستگای حکومی و ڕێکخرا و هەر شوێنێکی کەمە ژن و پیا بەیەکەوە ئیشی لەکەین زۆر دەگمەنە لەبەر ئەوەیە تا ئێستا هەرغەت یەکسانی نییە یەکسایی نییە ئەو خەڵکە بۆ هاوارەکەی بۆ ئافرەت داوە یەکسانیەکە ئێستا
الله كاكيم يكساني معنا عدل معنا يكساني غدر لأفرتك بلام عدل حقي أفرتياته الراس لما زالي إيشك هذا تبع عدالة وندي هوارك هواري يكسانيك يكساني زور أفرت بيا بس خوانيك يعني أفرتك وبياك بس خوانيك شكا همو بيركردنەوەیان بایۆلۆجیان سایکۆلۆژیان زۆر جیاوازن کەچی داوای یەکسانیە کەلەمە یەکسانی زۆر غەڵەتە ئابزانم ئافرەتان لەم ئیشە زەرریان کرد چکە پێشتر ئەیان و یەکسانیمانوێ ئێستا گەشتونەتە حاڵەتێک یەکسانی نابێ هەبێ یەکسانی نابێ هەبێ ئەبێ عادل هەبێ غەدر نەکرێ بەڵام نەک یەکسانی ژن و پیا و نەبووە و نەئەکرێ کە ئەمە ئەوە بووین یەکسانی نییە جا کە پرسیارەکە لەسەر بابەتی سەرکردایەتی بوو لەسەرەوەی کە ئافرەتان کەمتر سەرکردایەتیەکەن لە کۆنەوە هەروە باو بووە ئەبێ کەسێکی مەسکوڵەن یانی چۆن بڵێ ماسوولکەی ڕق بێ بەهێز بێ اینجا ئەتوانێت سەرکردایەتی بکات چکە و کاتە بەهێز بووە وڵای ئێستا بێ کەسێکی نەرم حکوم باشترەگا ئێستا یعنی ئافرەت ئەگەر بێت ئەو ئیشی باشتر ڕاتە پیاوان بەڵام سێرەکەی ئافرەتان لەگەر ڕێزم کە موشانە بەکارێنم چوونەتە قاڵبی مۆدلەوە چوونەتە حاڵەتێکەوە چونەتە ئەو ڕێگای کە ئاسانە چکاڵی ئافرەت کەی نەیتوانی توانە و لاتویەکانی دەربخە مەزبور ئەبێ جەستەی خۆی دەربخە لەبەر ئەم هۆکارەی ئێستا باو بووە بەڵام کێشەکە ئەوەی ئێستا بوونەتە مۆدل بە ناو مۆدل مۆدلیش ینی پێشنگ یعنی قدووە ڕۆڵ مۆدل و گەنجیش سێریەکە ئیتر چ کوڕ بێ چ کچ بێ کێشەکە هاتوتە ئەم بابەتەوە کە سێری مۆدل لە سێری ئافرەتانەکەی بوونەتە مۆدل و کەسانێکیش مەجبورن لەسەر ئەم ڕیتمە بڕۆن بە ڕێگایەکی ئاسان پیاوی بکەن کەواتە ئەکرێ تۆزێک هەوڵدانی زیاتر لەگەڵا بێ لە باتیەوەی کە بەو شێوازە نادروستە خۆ بێ بەرەو پێش بە شێوازێک بێ وەڵام ماندووبوو نیەوێ وەکۆی کە جەنابە باسەکەوتە ئیزی وەیە با باسی شتێک بکەم فەرموو پێش من زۆر لەگەڵ ئەوە نەبوو من دەرچم و پەبلیک بم و ناسرااو بووم چکە خۆشمانەزانین دوای ژیانی تایبەتت زۆر تێکەچێ یعنی هاتن و چوون و تۆ حڕێتە تێکەچێ خۆمان نەزانین کە تۆ تۆزە فەیست ناسرااو بێ خاستن وەکو ئافرەت کاتە هیچ بەتەمان نەبووم ڕۆژێک لە ڕۆژان وا بکەم هیچ چکو من دەمێکە ترێنەر من دەمێکە ڕاهێنەرم لە 2009 من ڕاهێنەرم لە 2014ەوە من لە ڕێکخراوی ئیشەکەم و هەموو با بڵێن پۆزیشنی بلند بەرزم هەبوو و ئیشی ترێنەریشمە کرد بەڵام قەت بە تەمای پەبلیکی نەبووم لە دوبەی لە کۆنفرانسێک بەشدار بووم لەوێ بەجلی کوردیەوە ئەواردیاندامێ جایزێکیاندامێ وەکو باشترین سەرکردە لەو کۆنفرانسە فقرەکە ئەوها بوو کە من بەجلی کوردی بچمە سەر مەسرحەکەەوە جایزەکە وەرگرم اینجا گۆرانیەکی ئەوەی خۆمان با بڵێن کولتوری خۆمان وتیان هەرێک بۆ کولتوری خۆی دابنێ ئەوانەی کە جایزەکەیان وەرگرت ئێمە لە هەموو دنیا 5 کەس جایزەمان وەرگرت هەرێکی ناوێکی هەبوو ئەوەی من سەرکردایەتی بوو زۆر طبیعی منیش لەسەر مەسرحەکە ڕاوەستا بووم و گۆرانی ئەیوب عەلیم داناسەر کە دەڵێ کوردم زمانم کوردیە یەک تۆز بە عەلەمی کوردستان جوڵامەوە لەسەر مەسرح ئەو کاتەن یعنی بەس لە با بڵێن لە عالەمی ڕێکخراو خەڵک منیان ناسی بەڵام دەرەوەی ڕێکخراو پەبلیک نەبووم اینجا کە من لە دوبەی هاتمەوە دوای 2 ڕۆژ یەکێک لە میدیاکان ڤیدیۆیەکی دابەزاند کچێکی کورد بەجلی کوردی لەسەر ستەیج لە دوبەی شایەکە شای ئەکید بۆ خێزانەی خۆم بۆ یەکەم نەزرا لەسەر ڤیدیۆیەکە زۆر پێیان ناخۆش بوو وتیان ئێمە زانیمە تۆ چووی بۆ کۆنفرانس ناچووی بۆ شایی زۆر تێکچووم زۆر ئێوازان زۆر میدیا کە شتێک ئەی هەرچ میدیایەک بێ کە شتێک دابەزێنێ لای نابە ئەوە نەم کرد پێم لابردن وتم کە شتەکە بە تەواوی کەڤەر نەکەن لای بن وەکو خۆی دایبەزێنن یان نیوەی خەبەرەکە دانێن بەس بەوەی ڤیو بێنن لەسەر حسابی من ئەو شتە قبوڵ ناکەم من بۆ حەق خۆم دەنگم زۆر بەرزە کە حەق خۆم بێ دانیشتم من ئینستاگرامێکی پرایڤەتی 200 فۆلۆوەرم هەبوو بەس بۆ ڕەفیق و خێزانە دانیشتم لە ماڵەوە مناقشەی ئەو شتەمانە کرد باوڵێن هەزارەکەم لێ پرسیم وتی چێمان معروفە لێرە با بڵێن لە کۆمەڵگای بادینان منیشتم فلان و فلان و فلان وتیانە ئیشیان چییە وتم ئەو نەوعە ئیشانە باش نییە وتی باشە حەیف نییە ئەو نەوعە کەسانە ڕۆڵ مۆدێڵن یان مۆدێڵن بۆ خەڵک کچ و کوڕ گەنج چاویان لێکا و بەسەر کەوتووەیان بینن و کەسێکی وەکو تۆ کە من ئەوە ساڵ لەگەڵ تەژیم وەزام چەند
هیلاک بووی و چەند ئیشت لەسەر خۆت کردووە کەس ناتناسێ ڕێک شتێک جوڵانی فعلەن وایە بۆ نا هاتمە سوۆشیال میدیا ئەگەر ئێوە سوۆشیال میدیای من زۆر دیقەتی لێبن من نەڕی کلامەکەم نە ئیشی مۆدێڵەکەم نە هیچ ئیشی ترەکەم جگەلەوەی کە من ڕاوێژ و ڕاهێنان و ئەدڤایسی بزنسەدا من بە یەک پێیان هاتمە سوۆشیال میدیا بۆ هەموو کۆمەڵگە نە هەرچە ئافرەتێک پاپلیک بوو دەرچوو لە سوۆشیال میدیا کەواتە ئافرەتێکی خراپە ئەوە تا ئەوە یەک نمونە هیچ شتی غەڵەت ناکە لە سوۆشیال میدیا و زۆر شتی پێ و ئیشش لەسەر خۆی کردووە ئێوە ئەتوان چاویش لێ بکەن ئیسیفادەش لێ بکەن وتم عەلە قەلبان نیوەی ئەو کچ و کوڕانە کە خەڵکیان بە مۆدێل بۆ خوددانەوە هەنێکیان منیش مۆدێل بووم بۆ ئەوان وەکو من چاویان لەسەر کەوتن بێ نەک لە عەرزکردن نەک لە عەرزکردن باشە هۆکارەکەی وە نیە ئافرەتان زیاتر کە خەریکی بەرەو پێش بن بەرەو پێشچوونی خۆیان نابن خەریکی شتی بچووکن لە بەرەوەی ناتوان ئیشە گەورەکان بە هەمووی لەسەر ملی ئافرەت نەبێ ئەی پیاوە هێڵن مەجالیان نادەنێ ئەوەش هۆکارێکی ترە مەجالیان نادەنێ ئەوەش هۆکارێکی ئەگینە هەیە بۆ نە ئافرەتان ئەوە لەسەر شتی ورد ئیشەکان ئێستا تۆ جەنابی ئیشی کردووە بۆیە پیاوێک ڕێگەی داوی ئەسڵەن پیاوێک جوڵاندویتی بۆ لەبەرەوەی تۆ ئیشی کردووە ئیش لەسەر خۆ کردووە ئەمە ئافرەتی ئێستا ئەوە وردە بێتەوە جاری وایە سێرەکان نینەوەکەی تۆزێک شکاویکە بە مەشاکلە یعنی خەریکی ئەوەیە تۆزێک قژی چی لێ بکاو بچێتە ساڵۆن چی بکاو سوزان خەریکی ئەوەندەی خەریکی ڕووکەشە ئەقەی ناسروشتی ئافرەت وایە بێ خەریکی ڕووکەش بێ ینی بەشێکی ئەوە ئاساییە بەڵام ئەوەندەی خەریکی ئەو شتانەیە خەریکی خۆی نەبووە بۆیە نەیتوانێت تواناولیاتی خۆی پیشاندا ناساریە شتێکی کە پیشانی کۆمەلگادا هۆکارەکەی خەریکی شتی بچووکن ینی خەریکی شتی گەورە بن و خەریکی خۆ پێگەیاندن بن من مەبەستەکەم لێرە ئەوەیە ئافرەت بتوانێت خۆی پێ بگەێنێ چ پیاو بێت چ ئافرەت بێ هەرچی بێ بەڵام ئافرەتان زیاتر جەختمانە سەرۆی لەبەروی جەنابە ئافرەتی بتوانێت خۆی پێ بگەێنێ و بێتە سەر شاشە بێتە سەر سوۆشیال میدیا بڵێ من ئافرەتم و هاتم و کێشەشمانی باشە من شتێکت پێڵێم چەند لە سەد لە ئافرەتەکان حازرە بۆ ئەوەی کتابەکانی ماستەری بکەیتەوە ئێستا شوێنی فرمێسکەکانی سەر کاغەزەکان دیارە کاغەزەکان تەڕ بوو چەند ئافرەتی وامان هەیە تەقبولی ئەو شتێک من ئەوە ماستەرم تەواو کردو ئێستا کتێبەکان بکەوە شوێنی فرمێسکە بین بۆ گریاوی زەخت مناڵی ورد و دوورم و کتێبەکانم پێ و زەختی ماستەر کاتە کەسێکتر بۆە دەی بۆچی بکەم بۆچی ماوە هەموو شتە بخۆم لە ماڵی خۆم بە ئاسان نییە ئەو شتانە ئاسان نییە مناڵێکی یەک مانگە بەجێ بێڵم و بچم 2 هەفتە لە ئەوروپا بم بۆی ڕاهێنان وەرگرم ئێستا من ڕاهێنانەڵێمەوە بەڵام من چەند سەد ڕاهێنانم وەرگرتووە ئێوە هەمووی کات بووە کاتی خۆم بووە جاری وایە کە ئێستا ئەم بین خەڵک دەوروبەری خۆم خزمەکانی خۆم ئەڵێن تو زۆر بەشانسی ئەو ژیانەی کە ئەتەوێ ئەژی سەفەرەکەی ئیشەکەی دەرەچیەی من یەک وڵام بۆ ئەوان هەموو جار هەیە ئەڵێم بیرتانە کە ئەچوون بۆ نەوروز من لەسەر لاپتۆپی خۆم لە ماڵەوە ئیشمە کرد بیرتانە کە ئێوە سەیری فلیمتانە کرد کە سەردانتانە کرد کە بۆ مرتاحی لە ماڵی خۆدا دانیشتبوون من لەسەر ئەو لاپتۆپە وێران ببووم ئیشمم لەسەر خۆ کرد طبعا ئەبێ ئێستا نەتیجەکەی ببینم خۆ هەموو بە فێڕۆ ناچوو ئیتر چەند ئافرەت مستعیدە ئەوە بکە ئەکیت پێگە بەڵام پرسیارەکە لەوێ ئامادەم یان نا ئامادەی ئیرادە و هەیە چکە لێرە کە باسی ئەم بابەتانەکەین مەبەسمانە ئافرەت پێگە و ڕێگەیەکی جوان بگرێ نەک ببێتە لەگەر ڕێزم بڕوا خۆی عەرز بکە لە هەندێک خەتای ئافرەتە خۆی عەرزەکە سەد بۆ خۆی 100% نییە یان چاوە برسیەکەی عالەمی پیاوە ئەمەش ڕایەکە ئەمما ئەگەر ئافرەتێ خۆی نەیەوێ هەموو پیاوانی دنیا لێ کۆبن و ناتوان دەسی لێ بدەن ئیلا مەگەر غەڵەتێک بکە یان شتێک زەخت و زۆرداری بکە کە ئافرەت خۆی مەیلی نەبێ پیاو ناتوانێت هەر پیاو برسیە کەیف خۆیەتی برسیەتی ئەوەی کە جەناو باسیەکەی چاوی تێر نابێ ئەمە بابەتی شتێرە ئەمە سروشتی ئەوە ئەبێ ئمە ڕێزی لەو سروشتە بگرین ئەمە ناکرێ نائەخلاقی بکە بەرامبەر بە ئافرەت بەڵام ئافرەتێ خۆی نەیەوێ هیچ پیاوێک ناتوانێت بێتە پێش ئافرەتێ خۆی عەرز نەکە هیچ پیاوێک ناتوانێت تەماشای بکە بە چاویشتر هەندێک ئافرەتی پیاوە شەرمەکە تەماشای بکە بۆچکە کەسایەتەکەی بۆ شێوازەیە کەواتە بابەتەکە لەوە تەنها پیا و ئافرەت نیانی بانە بێ بە شەڕی بینی پیا و ئافرەتە بابەتەکە هیچ ئەوە نییە بەس من سەرەتا کە پێم وتی بۆ ئەو ڕێگایەگرن ئێگر ڕێگاکە ئیزیوەیە ڕێگایەکی زۆر ئاسانە زووتر پێگەن لەوەی کە خۆی ئافرێکی تر تۆستۆزە خۆی پێگەێنێ و هیلاکە بێت ئاگاتە مستەوایەک ئەبێ ئافرەتان بازی بیکردنەوە لەو زیاتر فراوانتر بکەن زۆر ئافرەتە بووە سەرکردە بووە
ئێستا هەیە شاژنە ئیزابێل هەیە ڕاوشکاری ئەڵمانیا هەیە لە عالەمی ئیسلامیە حەزەری خەریجە بازرگان بووە عالەمی ئیسلامیە بگەڕێنەوە بۆ پێشتر بۆ بەڵقیس کە بۆ خێزانی پێغەمبەر سولەیمان ئەویش هەر شاژنێکی بەناوبانگە شاژنە بەڵقیس کاتە ئافرەتان توانایان هەیە توانای سەرکردایەتیکردنیان هەیە توانای بەڕێوەبردنیان هەیە بەڵام بەو مەرجەی خۆیان لە خۆیان زەنەکە بەرامبەر بە خۆیان پاک بکەنەوە بازنەی بیرکردنەوەیان فراوان بکەن جاری وایە قساکرێت لەسەر ئەوانەی کە سوشیال میدیا تۆزێک دیارن ئەڵێ ئەزانی لایفی فلانە کەسە چەند هەزار سەیرێکن شەو تا بەیانی من ڕێکسەر ڕێکی ئەو پرسیانە لێگەم ئەڵێم خەتای خۆیتیان خەتای ئەو هەندە هزار کەسەیە کە دانیشتون کاتی خۆیانن بۆ کەسە خەتای کامیانە بەڕای خەتای ئەو هەزار کەسانەیە ئەو چەند هەزار کەسەیە کە دانیشتووە هیچ ئیشێن دانیشتوە سەر یەکێکەکە گۆرانی ئەڵێیان نانەخوا یان خۆیان گۆڕیان مەیکەپ دانێر بەرامبەر کامیرە با کەس سەیری نەکە و کەسە بەردەوامە بێ بەردەوام نابێت کەواتە ئێمە بەرزیانەکەینەوە ئێمەش ئەتوانین بیان آخر تۆ ناتوانی بە ئەڵێ ئەکتەر و ناسە لە عاقلون زۆربەی خەڵک بیر ناکاتەوە خوای گەورە فەرمێ لە قورئانە زۆربەی خەڵک بەو شازە بیر ناکاتەوە ئەخر ناکرێت لە بەرەوەی من هزار کەس سێرمەکە ئێستا ئەتوانم لەم شاشەوە هەندێک شت بوروژێنم ڤیو بگاتە 50 ملیۆن 100 ملیۆن ئەمما ئەخلاق چی لێت کۆمەلگا چی لێت کللتورمان چی لێت ئاینمان چی لێت کەواتە گەڕاینەوە بۆ ئەو پامەی کە من پێمە تا ئەتوانم بڵاویکەمەوە بڵێم کاکە نە هەرچی ئافرەتێک بۆ بە مۆدل کەواتە مۆدێڵە نەرچی ئافرەتێک دەرچوو نامەوێت ناوی هەندێک ئیش بێنم چکو دوای ئەوە بکە ئەم بە جنرال قساکەم هەر کەسێک نە هەر ئافرەتێک سپیشەڵی ئافرەت سوشیال میدیاکەی لێ وەرگرە بزانە شتێکی پێمێنێ هەر کەسێک بتەوێت تۆ بزانی ئەو کەسە ئەوەیە تو سەیری بکەیان نایان بە مۆدل لای بنەیانە ئەو کەسە بێنە سوشیال میدیاکەی لێ وەرگرە شتێکی پێمە ئەگەر شتێکی پێما کەواتە کەسێکە ئیشی لەسەر خۆی کردووە سەیریکە کەواتە سوشیال میدیا جزئێکە لە ژیانی ئەوە بەڵام ئەگەر هیچی پێنەما کەواتە ئەو مرۆڤە بە سوشیال میدیایە کەواتە هیچ هیچ پیشان نادەن نازان چیەکەن دیان ئەڵێ من نامێ زوو باسی خۆم کەم بەڵام ئەگەر من خۆم بە نمونەدا بنێم من ئاوازم وەکو خۆم ئاوازم سوشیال میدیام هەبێیان نەبێ نەرەوە ئاوازم هیچم لێ کەم نابێتەوە سوشیال میدیا پەنجەرەیەکە بۆ من بۆ کۆمەلگا لەگەڵ کۆمەلگا باش بابچمە سەر ئەو بابەتی بزنس و دانانی بزنس چ بۆ ئافرەت چ بۆ پیاو ئەچمە سەر ئەو بابەتە تۆ وەکو ئافرەتێک کە ڕاوەشە دەی بۆ کەسانی لە بابەتی ریسێرچ مارکێت و مارکێتینگا و لە بابەتی بزنسا ئافرەت چۆن بتوانە بزنسێکی خۆی دابنێ یان گەنجێک چۆن بتوانە بزنسێکی خۆی دابن بیرۆکە زۆر مهمە چکو زۆر گەنج هەیە ئەڵێ وەڵا بیرۆکەی عیملاقم هەیە بەڵام من پارەم نییە هەموو جاریش ئەڵێم هەموو شتێک پارە نییە بۆ چەندین ساڵی من 2017 و 2018ەوە لە عالەمی ڕێکخراو فەند و قەرز و ئەنواعی پاڵپشتی دارایی هاتووە بۆ گەنجی خاوەن بیرۆکە من خۆم زۆر جار لەنا ئەو پرۆگرامانە وەکو ڕاهێنەریشم کردووە وەکو لجنەی با بڵێن تەقیمی بزنسەکان بۆی کە بزانم ئەو پاڵپشتیە بدرێ بەکێ و نادرێ بەکێ وەکو ئەم پێڵێن مێنتۆر کەواتە دوای دانانی بزنس 6 مانگ 1 ساڵێک ئیشرافی لەسەرگەی بۆی بزنسەکە خۆی لەسەر پێ بگرێ کە ئەڵێن ئێمە با بە فکرە عیملاق و عجیب و غەریب و نازانم چیمان هەیە کە فایلەکان یاخۆ بزنس پلانەکان ئەهاتنە پێشم بۆی بڕیار بدەین ئێمە وەکو لجنە پاڵپشتێکیان بدەینەیانە کاکە لە 100 فکرە دوو فکرەی وەکو مرۆڤ لەناو دەرنەدەچوو ئەو دوو فکرەی وەکو مرۆڤیش بزنس پلانەکەی نەزانیوە بنووسێ بیرۆکەکانیان دووبارە بوو یان چی بوو دووبارەیە واقعی نییە یان زۆر بەرزە دانیشە بۆم باسی مەریخەکە یانیش زۆر دانیشتە باسی دوکانێکی بچووکەکە کوا ئیبداع لە بیرۆکە کەواتە من وەکو گەنج کچ بم یان کوڕ بم با بیانووی ئەوە دانانێم بڵێم وەڵام من پارەم نەیە ئەگینە ئەبمە خودام بزنس کوا ئەو ماینسێتەی کە تۆ هەتە بتوانانی ئیبداع لە بیرۆکەیە بکەی و ڤژنە هەبێت دیتگات هەبێ بۆی بزانی ئەو بیرۆکە بەرەو کوێ ئەڕ شتێکی کاتی نەبێت ئەم ماینسێتە چۆن دابنێ گەنجێک چۆن وا بکە بزنسێکی خۆی دابنێ ئایا هەموو کەسە هەبێ بزنسی خۆی دانێ نە
سیستەمی کۆمەڵگا چۆن بەڕێواچێگە هەمومان بووینەڕەکای دەسە سوۆشال میدیا ئاوا موبایلەکەی گرێ بەدەستیۆڵە ئەی بە تۆ بزنسی خۆ نییە باشە گەر هەمومان بزنسی خۆمەدانەی چه کارمەند بێ ئەجی شەکانمان بۆ بکە هیوا هەیە هەر تاشیرەکە ینی ئەڵێ ئەی بە شەرمە تۆ مەعاشەکە و ئەوەندەیە و بزنسی خۆتە نییە کەواتە ئێمە چی بکەین بزنسی خۆمان هەمووی دانێن یا داینەنی ناکرێت لە دنیا هەمووی هەیە هەموو کەس بزنسی خۆی هەبێ بەڵام ئەو کەسانەیەکە ماینسێتیان تەواوە یاخود چانسیان هەیە یاخود پارەیەکی زۆر گەوری لە دەستەوە بزنسی خۆی دانێ بەڵام لەوانەیە کەس بێنێ کاتە زۆر ئەگەر هەیە بۆ بزنسدانان ماینسێت چۆنە من یەکەم جا لە خۆم بپرسم وەکو هەر گەنجێک چ کێشەیەک لە کۆمەلگا هەیە تا ئێستا پڕ نەکراوەتەوە ئەگەر من پڕم کردەوە وەکو گەنج ئەتوانم بەرداویم پێ بدەم بۆی بتە بیرۆکەی بزنس یان شتێکی خەیاڵە ئێمە هەمومان ئەزانین کێشەی مواصلاتی عامان نییە وەکو گەنج ئەتوانم بێن بڵێن وەڵام میترۆیە دانێم لە زاخۆ تا سلێمانیەوە ئیشی تۆ نییە کەواتە تۆ فەرقێکی لە بینی بزنس و ئینتەرپرنەرشیپ یعنی ئەوەی دەستپێشخەری کار و سمۆڵ بزنسمان هەیە بڕۆ دوکانێ دانێ هیچ مشکلە نیە ئەوە سمۆڵ بزنسە ژنێک خەیاتیەکە لە ماڵەوە سمۆڵ بزنسە بەڵام ئینتەرپرنەرشیپ ئەبێ ئایدیات ئەبێ ئیبداعی کاتە جیازی بینی بزنس و ئینتەرپرنەرشیپ چیە ینی دەستپێشخەری کار چییە ئێستا دوو نەوع مصطلحمان هەیە شتێک پێڵێن سمۆڵ یان میدیەم بزنس ئەوانە پێڵێن پرۆژەی بچووک بزنسی بچووک کۆپی بێ کۆپی نەبێ دراوسێت چی بکات تۆ شوە بکە هیچ مشکلێنی ئەوە بۆ ژیان بەڕێوە بردنە ئافرەت هەیە خەیاتیەکە کچێک هەیە لەسەر سوشال میدیا پیجەکەتەوە جلە فرۆشەیە فکرە کۆپی کراوەکان ئەوانەی کە با بڵین بە حدودی $1000 تا $8,000 بتوانانی بزنسێکی ئاوا دامەزرێنی ئەوە سمۆڵ و میدیەم بزنسە زۆر پاڵپشتی داراییشی بۆ کراوە لە منەظەمات بەڵام ئینتەرپرنەرشیپ ئەبێ ئایدیاکتی نابی ئۆریجینەلی خۆت بێ نەک دانیشی شتێک کۆپیکەی مشکلە نییە شتێک وا بڵێن وەکو ئینسپایرێشن شتێکت بینیوە لە دەرەوە لە وڵاتێکی ئەجنەبی شتێکت لەسەر ئیزافە کرد گونجاندت بۆ کۆمەلگای ئێمە چکو کۆپی پەیستی ئایدیەکانی دەرەوەش نابتە ئینتەرپرنەرشیپ کاتە من فکرەیەکم بینی فکرەیەکی لا دروست کردم بەڵام بیگونجێنم لەگەڵ کۆمەلگای خۆم سەرەکەوم بەڵام ئەگەر نەیگونجێنم یەکسەر ڕێک کۆپی پەیستی کەم ئەکەوێ کاتە من وەکو ئینتەرپرنەرشیپ ئەبێ ئەو ماینسێتەم هەبێ ماینسێتی ئێمە پێڵێن کریتیکال ثینکینگ وابزان بە کورد پێڵێن بیرکردنەوەی ڕەخنەگرانە ئەو چییە ئەبێ کەسێکی فزوڵی بێ کە من ڕاهێنانی کریتیکال ثینکینگ ئەڵێم ئەومجا ئەڵێم تخوا زۆر فزوڵی بن بەس نەک لە ژیانی خەڵک جوانە فزوڵی بلا هەموو شتێکی تر بەس نەک لە ژیانی لە زانین فزوڵی بە چۆن هەموو شتێک ئەبێت لای تۆ بێتە مای پرسیار هەموو شتێک بگۆڕە بکە بە پرسیار بۆ ئەم شتە وایە بۆ ئەم ئاوا بەڕێوە بچی بۆ ئەم زاهیرە هەیە بۆ ئەمە گلەیەکە چکە ئەوانە ئێمە ئەیبین ئێستا بە مشکلەی دانین لەناو کۆمەلگا لە ژیان مشکلە نییە ئەوە نەتیجەی مشکلەیەکە ئێمە نایبینین چاومان داخستووە یان نازانین دەریکەین لەبەر ئەوەیە ئەو تووڵانە دەرکەوتووە کە پێڵێن فایوای کەواتە تۆ 5 جار ئەبێ لە خۆت بپرسی بۆی بگەی ڕێگی مشکلەکە ئەو نەوع کەسانێک کە ئەو نەوع ماینسێتیان هەیە ئەوەن کە لە ڕێگی مشکلەکە ئەگەڕێن اینجا حەلکردنی ڕێگی ئەو مشکلەیە بیرۆکەیەکی بزنسی عەزیمە باش کێشەی بزنس ئێستا لە کوردستانە جەناب شارەزاتری یەکێک بزنسێک دانێ بیرۆکەی گەیەنێ ئەو ئینتەرپرنەرشیپی کە جەنابتڵ لەگەڵ داینا یەک تۆ سەرکەوتوو 50 کە بە دوای دایانێتەوە دوایە دێڵە شکستمێنە یعنی ناتوانی ئیشێک پرۆژێک دابنی یەکسەر 50 نەفەر بە دواتە دایانێتەوە ئەمە هۆکارەکەی وەیە خەڵک بە ئیزیوەیەک خۆتەڵی بەڕێگایکی ئاسانە کۆپیکردن ئاسانترە زۆر ئاسانترەوە کاتە شکستی بزنس هۆکارەکەی وەیە خەڵک بە دوای ئەو کریتیکال ثینکینگەکە ناڕاواتە بە دوای بیکردنەوەی ڕەخنەگرانە داهێنان ناکە خاوەنی ئایدیا ئەوەکە کە یەکەمەکەیان ئەوانەی کە دوایی کۆپیان کرد مەسەرەن باسی ئەوە کەم کە ئەوەی یەکەم کردوێتی سەرکەوتوو بووە ئەوانی تر شکستە هێنن مارکێتێکی داناوە بە شێوازێکی جیاواز ئایسکرێمێکی داناوە نازانم شتێکی داناوە بە شێوازێکی جیاواز 50 تیرۆک ئەو تەقلید دەکاتەوە ئەینجا ئەم 50 با بڵین زۆر بشکستێنێ یا ئەگەر شکستیش نێنێ تەمانەوەی یەکەم کە دەرچوو دایناوە ئیبداعەکەی کردووە مەگەر خۆ بەرەو پێشبردی نەبێژ ناشکەس نایەن شکۆ یەکەم کەس بۆ ئیشەکەی هێناوە نەک لەبەر ئەوە یەکەم کەسە نەک لەبەر ئەوە یەکەم کەسە سەرکەوتنی هێناوە ئێستا پێ دەڵێم چییە کۆنسپتی ئایسبێرگت بیستووە جەبەلی
بەفر جەلیدی چی پێڵێن بەڵێ لوتکەیەکی بچووکی لەسەر ئاواگی ناوە هەمووی لە بنەوە کەواتە ئەو کەسە تا ئەو بزەی داناوە ئەو خەڵکە چیە بێنێ ئەو چیە بینی ئەو پارچە بچووکەی سەر ئاوەکە ئەبێنێ بەڵام ئەو کەسە ئەوە هەمووی پێیە ئەوەی ژێرەوە کاچێ کۆپیەکە وازانێ ئەمەنەیە کە دەست پێەکە سەیرەکە یەک باشتر هەیە نەیەبینی ئەوتە ئەو کەسی ترکە یەکەم کاس خاوم بیرۆکە بوو بیرۆکە ئەکید ئەوەنە جوان دیراسە کردووە کە کردیەوە حازر بوو یاخود ئامادە بوو بۆ هەر شتێکتر بێتە ڕێگای ئەوەی بوو چارەسەری بۆ هەبوو چکە زانین بە بزنس تۆ مشکلەی ڕۆژانەت هەیە ئەبێت تۆ ئەوە زیرەکی بتوانانی چارەسەرکەی ئەوانەی کە فکرەکە کۆپیەکەن بەس شکڵەکەیان بینیوە لە یەکەم مشکلە شکستهێنێ کەواتە ئامادە نەبوو بۆ خاوەن بیرۆکە ئەسڵیەکە نەگەوە ئەوەی خاوەن بیرۆکە ئەسڵیەکە ئەوەی کە بیرۆکەی خۆی بۆ لەوانەیە ساڵێک دانیشتە بە قەلەم وەرەقە پلانی بۆ داناوە ئاسخان گەنجێگەوێ کارێک دابنێ یەکسەر لە بیدایەتی سەرەتای تەمەنی یەکسەر دەست پێ بکە باشترە یان ئەزمونێک وەربگرێ هەردووکی یەکرێ باش ئەزمون هیچ علاقەی بە تەمەنەوە نییە بە لەو کۆنسپتە دەرچین ئەوە نییە کەسی گەورە بە ئەزمونترە و کەسی بچووک بێ ئەزمونە ئەو کەسە چەندیش لەسەر خۆی کردووە ئەوەندە بە ئەزمونە جگە لەوەی زروفی ژیان ئێستا چەند جار بیستومانە مناڵێکی من زۆر لەگەڵ ئەوە نیم زۆر دژی ئەوەش نیم ئەگەر بە عەدالەت کرا مناڵێکی 12 ساڵ لەگەڵ باوکی چوە بۆ دوکان بە مناڵیەوە هاوینە سێ مانگی هاوین لەگەڵ باوکی ئیشی کردووە و دوای گەورە بۆ فێری سنعەتی باوکی بووە بەڵام زۆر تاتویری کردووە و ئێستا بوویتە بە مەڵتی لەچەی گروپی کۆمپانی دژی ئەوە نیم بە مناڵیەوە فێری شتێک بی سکیلێک بی کە من خۆشم ئەو شتات بێقەکەم ئێستا لە خێزانی خۆم بەڵام لەگەڵ ئەوەش نیم غەدر لە منداڵی ئەو منداڵە بکەیت کەواتە ئەبێ بەڵانسێکی تیابێ ئۆکەی لێرە هیچ علاقەی بە خوێندنەوە و شەهادە و تەمەنیە لێرە مناڵێکە فێری و ئەزمونە بووە ئەو مناڵە 17 ساڵی دەتوانی لەوانەیە فەرعێکی تری کۆمپانیای باوکی بکاتەوە ئەزمانی باوک ئەوە ئەزمون بە وەکو گەنج با بڵین تازە تەخەڕوج کردو تەخەڕوج نەکردووە تەلەبەری ئەعدادیە وەرێڤەر دیسان دەگەڕێمەوە ئەڵێم ئەگەر بە تەما بێ یعنی پلانەکەی ئەوە ببێتە خاوەن بزنس ئەبێت چاوەڕێ ئەوە بکە تەخەڕوج بکە نا چکو خاوەن بزنس زۆربەی زۆری ئێمە ئەیبین ئەوانەی کە بزنسەکەن زۆربەیان ئەم لە واقع باسەکەم کە من ئەیان بینم ناڵێمەوە قانونە لە شتێکە ئیشەکەن علاقەی بە اختصاصی خوانێ بە شتانیە کە ئەوان خوێندووانە ئەو شتا غەڵەت نییە بێ زروفی ئێستا چکو ئێمە زانین دەرفەت زۆر کەمترە لە عددی ئەو خەریجە و گەنجانەی کە بەتاڵنی ئیشیانە کەواتە ئەمن نەبێ بچکەم دانیشم معلومات کۆکەمەوە پەرە بە خۆم بدەم بە ئیش لەسەر خۆم بکەم وەرگرتنی معلومە وەرگرتنی زانی چۆن ئیش لەسەر خۆی بکە هەومان موبایلمان هەیە هەمووی سکرینێکی لەسەرە شتێک هەیە ناوی گوگڵە و یوتیوبە و هەر ئەپلیکیشنێکی تر کەواتە نە ئەو کاتە زۆرەیەوێ نە پارەی شێوێ زۆر کەسای گەنجاوڵێ تۆ ڕاهێنان بە پارەکەیتەوە ئەوانێ بچکم من ئەنترپرنۆرشیپ و بزنس و ئەوانە ئەڵێمەوە ئێمە توزانم چەند مەبلەغی بچووکیژانی وڵام ئەو پارەمانە پێی بدەین بینە دەور ئەی چێگەی لەو کاتەیە دانیشت چوە دەرچوە لەگەڵ برادەرەکانی چەند پارەی سەرف کردووە 500 سەرف کردو هاتووە بەڵام پارەی نەبوو بێ بە پارەی هەیە بڕوا لە ماعیدە سەرفی بکیان لە دوو کەڵا سەرفی بکە بەس پارەی نییە لە خۆی لە خولێکا سەرفی بکە بۆی خۆی پەرە پێ کەواتە ماینسێت کەواتە پارە نییە گۆڕانکاریە ماینسێتە بە چیەکرێ چۆن پرۆگرامی مێشکی بگۆڕێ با بیکەمەوە بە کوردی ماینسێت چۆن ئەم پرۆگرامی مێشکی بگۆڕێ کە وا بکات لە باتی ئەوەی بڕوا پارە بە دووکەڵ و بە خواردندا تۆزە لە باتی لە ماعیدەی سەرفیکا تۆزێکیش لە مێشی با تۆزێ بە دووکەڵ و هیچ مشکلە نییە بەڵام لە جیاتی ئەوەی دانیشم چالنج بکەم و گەیمینگ بکەم و سەیری ڤیدیۆی ئەو بلۆگەرانە بکەم کە هیچ استیفادەیان نییە کاکە دانیشە ڕۆژی سەیری دوسێ بۆدکاست و 3-4 ڤیدیۆی تعلیمی یوتیوب کە بەخوای ڕۆژ بە ڕۆژ دوای 1 مانگ و 2 مانگ خۆت اینجا هەستەکەی ئەو چیە من زۆر باشە ئەم ئیرادە لەکوێ دروستکەین بۆ گەنج چۆن دروستیکەین کە تۆ خولی ئەڵیتەوە دەورات ئەڵیتەوە خەڵک پێگەێنی چۆن ئەم ئیرادە دروستەکەیتەوە ئەوی هەموو کەس ئەو ئیرادەینی بۆ لە هەموو ئێستا من دەرسەڵێمەوە لە زانکۆ ئۆکەی کە یەکەم محاضرە ئەچمە ژوورەڵێم کاکە من وەکو مامۆستا تەقلیەکان نیم بێم مەلزەمەکتان بەمێ بچن لە بەریکەن بێم بۆم بنووسن و دەرەجتان بەمێ من ڕاهێنەرم کەواتە من لە خودی زانکۆش وەکو مامۆستای زانکۆ هەر ڕاهێنەرە بم چۆن یەک قسەیان پێڵێم ئێوە چلتە لە بنە لەو کلاسە ئۆکەی ئەو اختصاسا خوێن طبعا لایان پرسم جاری وایە لە کچێکم پرسی وتم تۆ بۆ ئەو تایبەتمەندیت هەڵبژاردەوە
وتی باوکم حەزی لێ بوو وتم you will fail باوکە حەزی لێ بوو you will fail تۆ چیت هەوێ بە هەموو گەنج لە خۆی بپرسێ من چیم ئەوێ من ئەمێ بم بە چی اینجا وەڵامەکانی بۆیە ئەو وەڵامانە ڕێنیشاندەرە بۆی ئەو بە چ ڕێگایەک بڕوا و چ بڕیار بدە کەواتەوەیان پێڵێم ئەڵێمەوە لەو چل کەسە دوانتان ئەبنە ستێر لەو مەجالە بە خودی حەزی خۆتان هاتوون سێ چوارێکتان تا دە کەستانیش هیچ ناکەن تا 10 ساڵی تر بکو خۆتانن ئەوانەی مام ناوەندەکان خۆتان و شانسی خۆتان و تێگەیشتنی خۆتان دوای تەخەڕوج و زروفی خۆتان بزانە نێزیکی ئەمانە ئەبن یا نێزیکی ئەمانە ئەبن ئاین تۆ حقیقەتێکی تاڵیان پێڵێ یس پیانەڵی کە بەشێکتان نابن بەو شتانە ئەی ساردی ناکاتە قوتایبەکە ئەمە لەو کاتە نا هەڵبجارنێکی غەڵەتی کردووە با بگەڕێتەوە لەوەی چێترە لەوەی باشترە کە بەردەوام بێ لەو ڕێگایە کە خۆی ئەسڵەن قەنەعەتی پێ نییە ئەمەوێ بگەڕێتەوە ئەمێ واز بێنێ لەبەرێ ئەو شتێک قوتیەوەتەوە ئەو بڕیاردانەی تۆ لە بەشێکی هەستەکەی بەشەکە بۆ تۆ شایستە نییە بۆی بتوانی بوو 4 ساڵی تەمن بە فیڕۆوە چێ لەوە اختصاسە خۆش دەڵێ من ئەخۆم حەزم لێ نییە بڕۆ بۆ شتە بکەوە کە حەزت لێ کە منەوانێ ئەو گیرادیانەیە بتوانن لە بەشێکا بن بگەڕێنەوە بچنە بەشێکی تر بۆی خۆیانی تا بدۆزنەوە ئیشی تیا بکەن و بەیانی بزنسێکیش دابنێن باشە باسی خول و ئەوانت کرد ئاوازخان باشە خۆ دەوڵەمەندانی پێشتر ئێستا عیملاقن و دەوڵەمەندن و کەسایەتی دیارن لە ناو کۆمەلگا و خێر و خێڕەمەندی ئەکەن و ئەم کوردستانەشیان تا ڕادێک بردو بەرەو پێش ئەگەر چی ڕەخنەشەیە بەڵام خۆخول و دەوراتی بزنسیان نەبینیوە ئەی چۆن ئەوان پێگەشتن فامیلی بزنسیش نییە ینی لە باوکیەوە بۆی مابێتەوە لە دایکیەوە بۆی مابێتەوە وەڵانێ 50 ساڵ بێ پێش 50 ساڵ بەڵێ وەزعی کوردستان اقتصادیەن مجموعەی ئەو خەڵکە دەرچووە هەوجەیی بازار چۆن بوو زۆر فەرقیە بوو ئێستا کاکە ئەمە بادیان ئەڵێن گوندەکە و گندۆرەکە بەبەر کەس ناکەوێت پێش 50 ساڵ نە تەکنۆلۆژیا هەبوو نە ئای هەبوو ئای هەبوو نە تەکنۆلۆژیا هەبوو نە گۆگڵ هەبوو نە ئەوتوانی بە ئاسانی معلوماتە پێیاکەی نە ئەوتوانی بە ئاسانی بزنسێک ببینی لە ئەڵمانیا لە فەڕەنسا لە تورکیا لە بەریتانیا بیرۆکەکە بۆی ئینسپایرێشنێک بیرۆکەیەک و ئیلهامێشترە بۆ بێ بتوانین بزنسێک دابمەزرێنی کەواتە ئەو سەردەمەش معلومات کەم بووە دەستکەوتنی معلومات کەم بووە چۆن توانی ئەو پێ بگا ئێستا شتێک پێ بڵێم کە باسی سەرکردایەتێکن ئێستا گەڕێمەوە مۆزوع کە باسی سەرکردایەتیەکەین بڕۆ لە کۆڵان سەیری 5 مناڵ بکە بێکەوە یاریەکەن فرێشن نا کەس هیچی فێر نەکردون تەمەنیان 2-3 ساڵە ئۆتۆماتیکی کەسێکیان سەرکردەیە کەسێکیان بڕیاردەرە یەکێکیان جەماعەتی ئەشهد و ما بیلایە چێڵە نەویش بە دوای ئەوانەکە ئامانن کە گەورە ئەبن ئەوانە ئەوە بیلد ئین سکیلە ئەوە کە ئەبن ئەو ناو عسکرانە هەیە پیاوی 50 ساڵی هەیە ئێستا خاوەن بزنسە و گروپ ئۆف کۆمپانیا کاگە ئەو بەگەنجێتی خۆی ئەوانە هەندێک فێڵ و تەکنیکی مارکتینگی کردووە ئێستا لە جامیعات تەدریس ئەکرێ ئەوە سکیلی خۆی بووە یعنی خۆی بووە ئەو ئەکسپریەنسی خۆی ئەم ینەی جەنابە باسیەکە ئەم نمونەی کە باسیەکەی ڕەنگ بێ کەسێک لە مناڵیەوە وای دابنێ ئەڵە کاکە من لە مناڵیەوە مادەم تیام نەبووی تر تەواو ئەو ماینسێتە بۆ خۆتەڵێ ئەو شتە لە مێشیا چەسپیوە بەڵام ڕەنگ بێ ئێستا تۆ تا تەمەنی وابزانام تا چەند ساڵێک پێشەسەوەی کە باست کرد تۆ هەر بۆ خۆت ئیشت کردو لە هەی نابوویت لە ناو فەرمانگاکانە بووی ناو ئۆرگنایزیشنەکانە بووی ئیشی کردو ناو ڕێکخراوەکانە ئەمما کاتێک کە هاوسەرەکەت پێیوتی بۆ نایکی یەکسە جوڵان دیتی ئەم کەسە ئەو بەس بوو سوشیال میدیا باش بۆ پێنگاوم بردووە سوشیال میدیا نەبووە و جەنابتم نەبینێ ئەوها بە چالاکی ناتێرەوە کاتەوە هۆکارێک بوو ئەکید مناڵێک لە مناڵیۆ یان گەنجێک وەها هاتووە کە لە مناڵیەوە بە شێوازێکی ئاسایی ژیاوە ترخۆ نە لە خێزانێکی گەورە بۆ نە لەیش بەڵام کەواتە ئەو کەسە بۆ نمونەی کە تۆ باسیەکەی و کەسە بیر کاتۆ بڵێ من بە شێوازێکی تەقلیدی چۆن هاتوون با بڕۆم یعنی بە دوای خۆیان نەگەڕێ سە بە دوای خۆیان بگەڕێ یان نا یعنی شتەکە هەر چۆن بڵێ بۆ ماوەی ئەو لەوانەیە خۆی بە سەرکردایەتی لەدایک بوو بێ یان وەکو کەسێکی بەڕێوەبەر لەدایک بوو بێ ئیدارەدانی هەبوو بێ کەسێک ئەگە وەکو سەرکردە لەدایکنەوە بێت توانێت بێ بە سەرکردە مەبەستەکەی من لێرا بوو لەو نمونەی جەناب ئێستا من بۆ نمونەی ئەوەم هێنا ئەوەی کە منداڵەکان و سەرکردە من باسی بزنسی شەکەین عین هیچ شتێک مستحیل نییە وانە هیچ شتێک مستحیل نییە ئەمە نابێ گیڤ بکەین و بڵێم وڵی مادام من وانیم وا گەورە نەبووم کەەوە دەستداە هەڵم و دانیشم و هیچ ناکەم من ئەڵێم ئەو نمونە بچووک و کەمانە کە سەرکەوتون ئەوە سەرکەوتنێکی عیملاقیان هێناوە ئەوانە یەک
لەوانێ لە هەزاری کۆمەڵگا بن ئەوانی تر ئەبێت چی بکەن ئەوێ یەک تۆزی تر زیاتر خۆ هیلاک یعنی هیلاک بن لەسەر خۆیان و ئیش لەسەر خۆیان بکەن ناڵم ئیلا بگەن بەمانە کەس کۆپی ناکە بەڵام کەسێکە بووە خۆی سکیڵی هەیە ئاسانتر ئەتوانێت سەرکەوتن بەدەست بێنێ لەوەی کەسێک ئەبێت تۆزێکی تر ئیش لەسەر خۆی بکە بۆی بتوانێت لە کەسێکی تر ئەبێت زۆر ئیش لەسەر خۆی بکە بۆی پێ بکە باسی مناڵی و کرد لە مناڵی و کەسێکی ئیشەکە مناڵەتوانە بزنسی خۆی دانێ طبعا چۆن هەردوو مناڵی من بزنسی خۆیان هەیە مناڵی تۆ بزنسی خۆیانیانێ ئەبمان باسکە چۆن ناڵێن کەشفی بکە فکرێکەمان مەرە ئەما چۆن نافکرێن دای بنێ هاوین دەستی پێکرد دوای مەکتب پێش 2 ساڵ کە کوڕەکەم تەمەنی 13 ساڵ بوو هات گوتی ماما ئەبێ پلیستیشنم لە پلی 4 بۆم کە پلی 5 من ناڵێم پێم ناکرێ بووی بکەم ئەتوانم بەڵام من ئەویست دەرسێکی پیشان بم وتم مام ئەوە شتێکی لۆکژوریەکەواتە شتێکی ئەساسی نییە من وەکو دایک مەجبور بم بۆت بکەم ئەو پلیستیشنت هەتا پێی رازی بۆ خۆتە پێی رازی نیت هەستە بۆ خۆتی ئەپگریت کرد وتی چی بکەم وتم وەردانیشە تۆ حەز لە چیە لە ژیان هیواتت چیە لە ژیان خۆ ئەزانم بەزەمویست خۆی درکی پێ بکە خۆی بزانیت حەزی لە چییە تەمام من گەورم لەوانێ من ئەبینم لە چاوێکی تر ئەیبینم بەڵام خۆی ئەو شتا بینێ وتی من حەزم لە فۆتبۆڵە وتم چەند معلومات لەسەر فۆتبۆڵ هەیە دەستم پێکرد لێ بپرسم تۆ چەند تیمی ئینتەرنەشنەڵ ئەزانی وتی هەمویان ناوی لاعبەکان وتی هەمویان ڤێرجنی هاتنی ها تیشێرتەکانیان و کام لاعبە و کام ڕەنگە و ئەوەوتی هەمویان وتم بای لەگەت بێنە دەدانیشە پێیجێکی ئینستاگرام دانێ داینە بڕۆ ڕسم بێنە بزانم چنەوە تیشێرت و با بڵێن هەموو چ بڵێن کەستمی لاعبوانە داینێ 2 سەپۆرتم بۆ کردن و ئاسەپۆرتم بۆ کرد دەستیم گرت بردم بۆ بازار بۆ لایەوانەیە کە ئیشی جوملەی ئەو نەوع ئیشاناکەن وتمەوە مناڵە لەوانەیە وەکو کەسێکی گەورە تەعاملتان لەگەڵ نەکە بەڵام حەزەکەن سەپۆرتی بکەن بۆی بتوانێت ئیش بکە بردیشم بۆ کۆمپانیای ئەها نەقلیات وتم کاکە ئەوە مناڵە بەڵام کە شتێکی بۆ هێنان بۆی پێ بگەینن وەکو کەسێکی گەورە تەعامل لەگەڵ بکەن شتەکانی بگەێنن لە 3 مانگی هاوینە پلەیەکەیشی گۆڕی و یەک باشتی تری کڕی و ئەوەنە معنەویاتی بەرز بۆ باوری بە خۆبوونی زیاد بوو کە قسەشم کرد بە ئەوت خۆتۆ بۆ من نەکڕیوە خۆم بۆ خۆم کردم منەت بوو زۆر باش من ئەمە بانی ئەو کوڕە شەهادە بێنێنێنێ شادەیەکی بەرز بێنێیان کەم تعینی حکومی هەبێ نەبێ ڕێکخراو هەبێ نەبێ من مطمئین بڕۆ ڕێگای خۆت گرتووە ئەزانی بیبڕێ ئەو بزنسەنە هەزاری تر ئەوە بەس خولێک بوو بۆ ئەو ڕاهێنانێک بوو فێرم کرد فێری تەعامل بوو فێری مارکتینگ بوو فێر بوو چاو چۆن بچێ بە دوای هەرزانترین شت بکە ڕێ فێر بوو چۆن ڕوبحی حساب بکە بۆ مناڵێکی 13 ساڵ ئەو شتە زۆر مهمە باش کەواتە ئەم پەیامەکەی جەنابە تەمەنە ئیشی کردە زۆر جوانەوە پەیامەکە بۆ دایک و باوکان ناکرێ ئەگەر مناڵێک ئەزانی شتێکی تایە دەستی یارمەتی نەخۆ بڕۆی ئەم شتێکی بۆ بکەیت پێڵین سپون فیدینگ کۆنسپتێکی ئەمریکا بە کەوچ کشتی بکەیتە دەمینە با خۆی فێر بێ وازی لێ بێن ئەشکری خواردنەکەی پێ پیشاندەی بڵێ بڕۆ بێخۆوە ئەڵێ فێری ماسی گرتنم کە ماسیم نەدێ فێری ماسی گرتنیان بکەن چکو دوای من کە ئێگەڵێ وەڵڵا من دڵم نایە و مناڵەکانمەوە بۆ من چەند مناڵم هەیە و ئەگەر خۆم نازداریان نەکەم ئەیکەیەکە کاکە لێ تێگەم تووەکو دایک و باوک ئەو هەستت هەیە بەڵام تۆ ئەزانی تۆ چی لەو مناڵەکەی تۆ سەقەتیەکەی دەرەچێ کە یەکەم جارەها کڕاشەکە لەگەڵ کۆمەلگا تووشی شۆکە بێت چکو کۆمەلگا ئەو هێلینە جوانە کەسێکە گەر بزنسدانێ کام لەم هۆکارانەیە هەبێ بڕوا بزنسدانێ باشە یەکەمەوەی کە ئەزمونێکی باشی هەبێ ئەزمموی 10 ساڵ یان بیرۆکەی نوێ هەبێ یانیش عیلاقاتێکی باشی هەبێ کامانە لەوە بکە هەڵێ بژێری جەنابە بۆی کە بزنسێک دابن بیرۆکە باشی علاقات ئەگەی بەسدانی چناڵ بژێری بیرۆکە چکو بیرۆکە هەموو شتێکە هێنێ بیرۆکەیەکی زۆر بیرۆکەیەکی باش دابنێ بیرۆکەیەکی باش دابنێ هەموو شتەکانی تر بەدوایە شتەکانی خۆی بەدوایە دێ ێ باشەکە بیرۆکەی دانا عیلاقاتەکەی نەبوو ئەگا بەڵام کاتێکی زۆرتر و قورستر بە ڕێگایەکی قورستر علاقات شت ئاسانە کاتەوە باسی سەرەتایی دانانی بزنس و ئارەمان کرد ئاوازخان گەنجێک چی بکە بۆ ئەم بزنسەی خۆی دابنێت چۆن خۆی پەرە پێ بدە
ئەە چۆن پەرەبدا بە توانە و لیاتوویەکانی ئێمە سێ جۆری توانە و لێهاتوویمان هەیە تەکنیکی و زمان و پێڵێن سوفت سکیل تەکنیکی ئمە هەمومان نەزانین مارکتینگە سوفتوێرە ئایتە دیڤلۆپمنتە ئەو شانەی کەم پێویستم پێەیە لە بزنسی خۆمە فێر بم ئەبێ فێر بم سکیلەکەی ترکێ پەڵێن سوفت سکیل وەکو ئەم پڵێن ئەوە هەیە کارامەیی نەرماتە و شتانی کە دیار نییە یعنی ئەوە ڕق نییە دیار نییە لە پێش چاوت مەلموس نییە وەکو چی جورئەتی قسەکردن جورئەتی مناقشەکردن علاقات قابلیەتی سەرکردایەتی ئەو نەوە عسکیلانە ئەوەک هەیە ئەمە هەمجار لە سیڤەکان ئەیبین وەرک ئەندەر پرێژەر بۆ وەرک ئەندەر پرێژەر وازانی سکیڵێکی کەمە کەم بتوانم لە ژێر زەختێکی زۆر گەورە لە ژێر فشارە لە ژێر فشارە کەواتە من چەند فشارم لەسەر بێ هەیە پێی ناکرێ یەکسەر ئەکەوێ ئەڵێ من ناتوانم تەحمل بکەم هەش ئەتوانێت کێ زیاتر بزنسەکەی زیاتر بەرداوی پێدا بزنس زۆر فشاری تێدایە ئەبێ حازر بین بۆ ئەوەی تریان زمان چەند زمانێک زیاتر بزانی چەند لەهجەیەک دایلێکتێک زیاتر بزانی بزانە زیاتر دەرگات بۆکاتەوە و نیتاقی کارکردنی بزنسەکەت گەورەتر فرانترەکە ئارێ من شتێکم لە توە بەدیگر ماشڵات و منتیقی دوهۆک و بادینان ئەم سۆرانی سافە لە کوێ فێر بوویتەوە ئەوە چیرۆکێکی هەیە کە من کە لە دوهۆکەوە هاتم ئەوم ئەندازیاریم خوێند لە هەولێر طبيعي كم لا باجر كتير هاد بمنا قسم داخلي بم قسم داخلي كم لاقلا شوار كسي سليماني ملاقلا جاء أوانا ببيكانين بو يكم روجم لاقل أوان قاعدم دانيشتم وتي شون دانيش تفهم لقلب كين وتم تخايك مان جنبنا جا اشتكي زور جوان هبو كمالا هندسة هاتنا ولا كلية أزاني إما لاب ومختبرات ومحاضرة يدرج من هبو زور هلاك بوين ساعاتك أنوستين وهم رجع كسك مان سري أو خواردن درستك كتيك هات بريقا ماون امبك هو هاتنا ولا كلية هم من هندسة بوين وتم تشيليني وتي برنجو كلكا هرداني شمل خون برسي خوا كلكا شيء من بحياتي يملي نبوا تباب زانم شتيك اخوري يعني من اتوانم بيخوم ياخذ حسابي خوم كم شتيكي تردرس كم او ساعتي خوي خوم كنت بقرباني نانوستم دانيشتم بس بوي بزام شرميشم كنت بيبليم تشيا بس دانيش مراقبة أو كسب كم زام كله كتشيا اشتيك آخره مانجي كي بينا شو بابلين دو مانج كلا كلية هات ما شو تاعي أواني كز إسمني أنا ناسيان تعرفي كي تعزان لقلا كردم أو مال كويه لسليماني ريك ببي هيت شكيك مال كويه لسليماني ما شاء الله لا جي سليماني أكو خوش أو يعني كي ريفريش مكردوا يعني شوار صال تشاك فيربو كي ريفريش مكردوا من 2 صالي ماستر من كويه خوانت للجامعة الأمريكية سليماني الريك 2 صالي تر لسليماني جبوم تتاو صافو بەڵام لە 2015 ماستەرم تەواو کردو کەواتە 10 ساڵە پراکتیسی سۆرانی منە کردووە ئێستا بادنیەکەی تایە تۆزێک جوانە ماشەڵڵا قسەکردنەکەت زۆر ڕێک و پێک لە سۆرانەکە قسەکەی بەڕەوانی باشە زانینی لەهجە یاخود گەورەتری بکەم زمانی زمان تا چەند گرینگە بۆ گەنج بە تایبەتی بۆ دانانی بزنس بازرگانی بێ بۆ خۆپێگەاندن بێ بۆ عیلاقات بێت تا چەنە گرینگە جاری وای شتی سیر لە گەنجە بیستم من خاصە لە منتیقەی ئێمە لەوانە شتە لە هەموو منتیقەکان نەکرێ ئەڵێ وەڵا من کوردم یان من بادیدی من مەجبور نیم بە هیچ زمانی تر قسە بکەم ئەوەی حەزی لێ باشە حەزی لێ نییە مشکلەی خۆیانە با لێم تێ بکەن مشکلەی خۆیانە بەڵام ئەی مشکلەکەی تۆ ئەی بزنسەکەی تۆ چۆن پەرە بە بزنسەکە دەی ئەگەر تۆ لەو تەعاسوبەیە بی کەواتە تۆ بەس حەلەقەی دۆک یاخود حەلەقەی بادینان شوێنی بزنسەکەیتە یان سلێمانی کەواتە تۆ خۆت بە خۆت لمتێکت بۆ خۆدانە خۆت لەوێ چەقاند ئەی چۆن گەورەتری لەیەکەی من بە پێی بادین و سۆرانی خۆم ئەوەی کە فێر بووم کەواتە ئێستا ئەتوام لە کوردستان هەمووی ئیش بکەم من ڕاهێنانم بە سۆرانی و تۆ لە هەولێر لە سلێمانی ڕێگام لێ نەگیرەوە ئەگەر بەتەمای ڕاهێنانی دووهۆک بمایە کامترە بوو بازنەکە و بچووکترە بوو جگەلەوە ئەی عەرەبیەکەم ئەوەش بازنەکە گەورەترە عەرەبەکەم منی گەهانوتە بەغدا و بەسرا لە عێراق ئینجا دەوروبەریش ئیماراتە ئوردونە سعودیایە ئەی ئینگلیزیەکەم دەمن لە ئەڵمانیاش ڕاهێنانم وتۆتەوە کەواتە هیچ تعەسوبی تێدا نییە مۆزوعەکە چەند زمانی ئێستا حەزەکەم من 2 زمانی تریشم زانی بووە چەند تۆ زیاتر زمانە زانی چەند ئەو حەلەقەی کە تۆ مەجای ئیشکردنتی تێدایە زیاتری لێت ئێستا ئەمە ئەزانین باسی مۆزوع بکەم علاقەی بە زمانە و علاقەی بە ماینسێتی گەنجەوەیە من کەسێک با بڵێم
ئەڵێم وڵا دەرفەتی کار زۆر کەمە لێرە و ناتوانم با بڵێن لە کوردستان ئیش بکەم یان لە عێراق ئیش بکەم و پارە نییە و مەعاش نییە و نازانم چی. ئێستا بەو عالەمی دیجیتاڵیە و ئینتەرنێتیە هەموو دنیا لەژێر دەستم نییە؟ من ئێستا خۆم بۆ ئەمریکا، بریتانیا، سویسرا، بەلجیکا ئیشەکەم ڕیمۆتلی عیلە ماڵەوە لەسەر لاپتۆپی خۆم. باشەگەمنەوە ئینگلیزیام نەبووە؟ هەموو کەسێک ناتوانێت وا بکە؟ هەموو کەسێک کەواتە با ئێمە خۆمان قفڵ نەکەین بەو نەوعە تعاسوباتێکە عنصرێکی هیچ استیفادە لێ ناکەین وەکو خاوەن بزنس. ناکرێ مەسەڵەن ئەو عنصریە لا بەی بەڵکو ئەگە بتەوێ تەمەن لە فێربوونی زمان ئاڵێ ئەگەرێتەوێ باشتر لە یەکێ لە سوودەکانی فێربوونی زمان ئاڵێ ئەگەرێتەوێ باشتر لە هەست و ئیحساسی کەسێک تێبگەی ئەو فێری زمانەکەی بێ. من هەمیشە ئەڵێم ئەگەر گەنجێک لە تا تەمەنی 25 ساڵی ئەبێ فێری زیاتر لە 4 زمان بێ: زمانی عەرەبی، فارسی، تورکی، ئینگلیزی. بۆچی ئەم زمانانە فێری بە؟ لەبەرەوەی فارس هاوسنوورە، عەرەب لە ناومانە، تورکیش هاوسنوورە، ئینگلیزیش بۆ گلۆباڵیزیشن بۆ دنیا. اینجا کاتێک لە زمانێک تێگەی لە هەست و ئیحساسی تێگەی باشتر لە نیاز و مەقسەدەکانیان تێگەی، لە شەڕی ئایدۆلۆژیان تێگەی، لە شەڕی سایکۆلۆژیان تێگەی، لە شەڕی لەشکرکێشیان تێگەی. تۆ ئەگەر بێت و بزانی فارس چ مەقسەدێکی بەرامبەر بە تۆیە کوردێکی هۆشیاری، تورک بزانی چ مەقسەدێکی بەرامبەر بە تۆیە کوردێکی هۆشیاری. قسێکی وایە نازانم کێوتێتی ئەڵێ ئەگە بتوانی لەسەر دژمنی خۆت سەرکەوی فێری زمانی بە بەزە بە تۆ ئەگەر هەم دوژمن بێ هەر کەسێک بێ بێ لە هەست و ئیحساسەکەی تێبگەی. ڕۆژە کەسێک دەستێشێتە ناو چەقۆیش پێ مەچەکێکەوێتە ناو دەمی شێرەوە، ناچار بۆ ئەوەی کە شێرەکە بگوژێ دەستی زیاترە باتە ناوە، یا مەچەشی لەیابە یا دەست یەگاتە دڵی وێ کوژێ. بۆی هەندێک جار ئەبێ دەست بێتە ناو دەمی شێرەوە بۆی باشتر بۆی نەجاتت بێانی لە دوژمنان نەجات بێت لە چواردە نەجات بێت نەک بۆ بزنس. بۆ هۆشیاری گەنجیش ئەکرێ، خەڵکیش تاکی کوردیش ئەکرێ زیاتر فێری زمان بن و توانە ولیاتویەکانیان زیادکەن بە فێربوونی زمان چکە بەرەو پێشترەچن. ئایا هەموو کەس ئەبێ بێ بە مۆزەف یان ئەبێ هەموو کەس بێ بە خاوەن بزنسی خۆی؟ چۆنەوە بابەتە ئاوازخان؟ جاگەر خۆوا بێ خۆ سیستەمی دنیا هەمووی تێکێچێ، یعنی هەر نابێ هەموو کەسێک مۆزەفێت و هەر نابێ هەموو کەسێکیش خاوەن بزنس بێ. زۆر جا هەیە خەڵکەیە گاڵتە بە وەزیفەی بچووکەکە کەسێکە خزمەتێکی بچووکەکە لە وەزیفێکی بچووکە بێ ئەڵێ شەهادە و خوێن ئەڵێم کاسەگە هەموو کەس شەهادە و خوێندنی کرد ئەی کێ جادەکەت پاکاتەوە. کەواتە داینامیکی ژیان وایە بێ هەر مەجموعە مرۆڤێک بنە شتێک. باوم بۆت باسی ئەزمموی 17 ساڵ بکەم ئەو 17 ساڵ تەخەڕوجم کرد. ئێستا ژیانم حسابەکەنەوە هاوێ با بڵێن تەمەنم یەکەم جار کە تەخەڕوج بووم هەموو دەوروبەرم وەکو ئەسپەکەی لێ هاتووە کە چاوی یەگری یەک شوێنە بێنێ هەمووی با بڵێن هەمووی چاوی منی برد بۆ یەک شوێن تعینی حکومی. کاتە لەو کاتە لە تەمەنی 22 ساڵە کە تەخەڕوجم کرد هەست ناکرد شتێکی تر هەیە لە دنیا جگە لە تعینی حکومی. چوومە تعینی حکومی. ئۆکەی 5-6 ساڵێک لەوێ مام هەر شتێک لەسەرمە گەڕاوە ئەسوڕایەوە پرسیارێک ئەرێ هەر ئەوە نەیە ئەوەی کە من ئەمەوێ بەش مەکە ئەوەی کە ئێستا لێرە ئەیکەم. هاتمە چووم مەجموعە کچێک لەوێ هەبوون زۆر پێش من دەوێت داویانە کرد داش بچانە خواردەوەتانی وەڕە و بخوا قسانە کرد وارە باشە وەرەوە تۆ خۆت کوشتەوە بە ئیشت و دەی و دەڕۆی و ئیشی سێ-چوار مۆزەفەکەی بۆ کێیەکەی هەر ئەو ڕاتبەیە ئەو کاتی نەمەزانی بۆ کێ ئەیکەم وەڵامی ئەو پرسیارەی ئەوانم نەبوو پێکەنی وە ڕۆیشتم. بەڵام هەرمزانی ئەو تۆزە تاسکە ئەو تۆزە ئیشەی کە من ئەیکەم لە بەیانەوە تا سەعات 1:02 هەستەکەم من زۆر لەوە گەورەترم بەڵام چیم پێیە نازانم. هەرم کرد خۆم فڕی هەموو ناوعە ئیشێکە کرد ئەم لا ئەو لا اینجا هەر لە ئیشی حکومیەکەمەوە پۆستی ئیداری وەرگرت و هەر لە ئیشە حکومیەکە فکرێ ئەوم بۆ دروست بوو بچم ماستەری مانجمنت بخوێنم و هەر لەوە فکرم بۆ دروست بوو بگەڕێمەوە بچم بۆ ڕێکخرا و ئەو کاتە حکومیەکەی دەرچووم و هەر لە ڕێکخراوەکانیش طبعا تۆ ئەزانی ساعت 8:30 بەیانی دەوامە تا ساعت 4:05 کە من پۆزیشنیمش هەمووجار دایرێکتەری پرۆگرامەکان بووە قەت بە حیاتی ساعت 4:30 نەڕۆشتمە ماڵەوە. ڕۆژێک لە ڕۆژان گەڕامەوە ماڵەوە کچەکەم فێر بوو کە ئەچۆ ماڵەوە یەکسەر بەرەو منە هات بۆ 2-3 سانیەی طبعا دوای ڕۆژێکی زۆر قرس و دوای چەند مانگێکی ئیشی زۆر قرس بۆ 2-3 سانیەک ناوی کچی خۆم لەبیر چوو. لە خۆمە پرسی ئەوە ناوی چی بوو کە کچی خۆمە زانیم تاوا من و 8 to 5 ئەخو داوامی فول بەو نەوە پرێژەر و زەختە
تا ئێستا باش بوو بەڵام لە مەودوانە گەڕامەوە ڕێکخراوی خۆم و یەکسەر ئەستیقالەمدا کە من پۆزیشنێکی زۆر بەرزم هەبوو کە دوای بوو شەڕ لەسەرەوە پۆزیشنە ناڵێم پلانم نەبوو من 2 مانگ لە ماڵەوە دانیشتم هەرسەری لاپتۆپیشم ناکرد ئەمە ئیش ناکەم تاوە ناڵێ من پلانم نەبوو چی بکەم بەڵام شتێکی وازەحم پێ نەبوو من بەتەمام چی بکەم هەرەوە نازانی بەسە تا ئێستا چۆن داوامە حکومیەکەم وتم بەسە تا ئێستا لە داوامی ڕێکخراویش وتم بەسە تا ئێستا بەڵام من چیم پێ بوو من 2008ەوە TOT وەرگرت بوو لەگەڵ USAID و ڕاهێنان مەوت لێرەوە بێ حەزێکی زۆر گەورە بوو لە ناخی منە کە من ڕاهێنەر بم هەر ئەشم کرد یعنی با بڵێن لە مەجالی ئەو چەندە ساڵش تا گەیشتم ئەو ساڵی کەم نەیڵێم هەر ڕاهێنانمە کرد وتم تەواو من بووم بۆی من ڕاهێنەر بم من بووم بۆی هەندێک کەسی تر پێ بگەێنم من کە باسی ڕاهێنانەکەم باسی ڕاهێنان ناکەم ئەڵێم من ساعەتە ئەوەنە پارەم پێیەکە من کە باسی ڕاهێنانەکەم زۆر بەدڵ و بەعشقەوە کەم ئەڵێم ئەو شتەی پێمە ئەبێ بگەێنم کە ئاواز 20 ساڵی تر لەوانەیە ڕۆژێکی تر لەو دنیای نەما ئاواز ئەبێ 500 کەسی تری وەکو خۆی دروست کرد بێ بۆی ئەوانەش هەنە کەسی تر وەکو خۆ دروستکەن کۆمەڵگە ئاوا ئەگۆڕێ چۆن ئەگۆڕێ لەو کاتەوە دەستم بە ئیشی ڕاهێنان و فریلانسینگ و کۆنسەڵتەنسی و ئیشانم کرد کە من تا ئێستا دەیکەم ئینجاش ئەموت هەر ئەوە بەس نییە بۆ کاکە من چۆن ڕاهێنانی بزنس بڵێمەوە خۆم خاوەن بزنس نەبم من ئەبێ ئەزمووی نەزەری و عەمەلیم هەبی کۆمپانیایەکی هەندەسیم دانا ئێستا بزنس هەبێکم داناوە لە دۆ بزنس لاونچ کافەیە کە شوێنی ئەو کەسانەیە کە حەزەکەن بزنس بکەنەوە بێن بیرروکە وەرگرن و مناقشە بکەن و ئیش لەسەر بزنسی خۆیان بکەن کەواتە ئەمە بەهدینی ئەم بێژین کەس پلێکی ناشتە سەر ملێکی مانای ئەوە چییە کەواتە هیچ با چاوت لەو کەسانە نەبێت کە بە شەو ڕۆژێک بوونەتە ترند چ لە مەجای بزنسا چ لە مەجای سیاسەتەدا چ لە مەجای سەرکردایەتی ئەوانە شتێکیان هەیە ها بنی ئایسبێرگەکەیە تۆ نایبینی عەلاقاتێکە پارەیەکی گەورەیە ورثێکە وەریگرتووە چەندین ڕێگای تر ڕێگای سەرکەوتنی ڕاست ڕێگایکی ئاسان نییە هیچ کەواتە چاوەڕێ ئەوە بکە تۆ زۆر ناخۆشی ببینی بۆی بگەیتە ئەو شتێک ئەتەوێت بەڵام خۆشەکەی لەوە چیە قسەیەک هەیە من زۆر بە شانازی و بە تامەزرووی و ئەیڵێمە ئێستا کاڵێن تۆ گیشتی ئەو شتێک کە ئەتەوێ ئەڵێن من ئێستا خەونی خۆم و پێشووترم من ئێستا خەونی ئاوازم لە 2007 و 2008 تاوابوو خەونەکە تاوابوو ئەی بۆچی هەوڵەدە ئێستا چی ئێستا بۆچی هەوڵەدەی کە خەونەکە تاوا بووە خەونەکەم تاوا بوو کە من ببم بەچی خەونی ئێستا من چەند کەس پێ بگەێنم چەند ئاوازی تر دروستکەم ئامانجێکی ترم هەیە بەڵام لەسەر هەمان ئاراستە لەسەر هەمان ئاراستە دەستەکان و خۆش ئاوازخان بابەتەکان و ئامانجەکانە جوان بووە بەناو ئەزمونێکی زۆر تێپەڕیوی من دیسان دووبارەی بکەمەوە باسی سەرکەوتن کرد کەوت سەرکەوتن ئاسان نییە هەمیشە من ئەڵێم لێرەش جارێکیش دووبارێکەکەم و سەرکەوتن ڕێگایەکی دووری ماندووکەری پڕوکێنەرە حەزێتەدا تۆ ئاو لێ کردووی وای لێ کردووی نایە کچەکەت لە بیر چۆتەوە ماندوو بووی بۆ ئەمە پەیامێک بێ بۆ ئەو گەنجانێکە تەمەشامانەکەن ئەیانەوێت بە پلەکی سەر ملەکی ببن بە کوڕێ دەستەکان خۆش بێ زۆر بە خێر بی ڕوانگە داوادان کردەوە پێشتری شەر ئاوادانە کردبەوە خۆم هەر پۆدکاستی ڕوانگە ئاوادان کردەوە ئەوە گەنجینێ وتمان تۆژی گەنجی جا لە کۆتایە پەیامێکمانەیە بۆی بکەین ناو گەنجینەکە و بەیادگاری هەڵی بگرین بۆمان بنووسەوە زۆر بەخێر بی زۆر سپاس مەمنون گفتوگەیەکی زۆر خۆش بوو هەر هەستم بە کات نەکرد و سەرکەوتوو بی ئیشێکی زۆر جوانایکەی کەواتە کیپت ئەپ گەنجانی ئازیز لە جیهانێکی پڕ لە ژاوەژا و ڕەوت و بۆچوونی خێرا و سەرقاڵکردنی بێکۆتا گەورەترین هێزت لەوەدا نییە کە چەند دەنگت بەرزە یان چەند خێرا دەجوڵێیت لەوەدایە کە چەند باش بیر دەکەیتەوە بیرکردنەوەی ڕەخنەگرانە ئەوە نییە کە نەرینی بیت یاخود گومان لە هەموو شتێک بکەیت پەیوەندی بە مەبەست و هۆشیاری هەیە لە چۆنیەتی نێزیک بوونەوەت لە ژیان لەبیر نەکە پێش ئەوەی بتەوێت ببیە بڕیاردەرێکی گەورە سەرەتا دەبێت بیرکردنەوەیەکی دروست بکەیت